پەیوەندی سەرکەوتوو بریتە لەوەی کە کار بکەیتە سەر کەسانی تر و بەرامبەرەکەت قایل بکەین و ململانی و بەرگریەکان بەڕێوە بەرە ئیدارەی بکەین نە بڵێ وەڵای تر نایهێڵم حکومەتی هەرێمی حکومەتی عێراق هەر ئەم ململانەی هەرێمێنێت ئەم چۆن ئیدارەی ئەکەی ئەوە مهمە لە پەیوەندیەکانت ڕازیت ئێستا من لە تۆ پرسم لە پەیوەندیەکانت ڕازیت تۆ بەختەوەری تۆ ئاسوودەی بیر لە مناڵەکەت کەرەوە بیر لە هاوسەرەکەت کەرەوە بیر لە دراوسێکت بکەرەوە بیر لە کڕیارەکانت بکەرەوە بیر لە مدیرەکەت بکەرەوە ئایا لە پەیوەندیەکانت ڕازیت ئەوان ڕێزیان هەیە بۆ تۆ خۆشیانەوی سنووری خۆیان نەزان لەگەڵتە شێوەکانی پەیوەندی ئازیزان یەکەم دانە بنەمای بردنەوە دۆڕاندن دووهەم دۆڕاندن بردنەوە ئێستا دانە دانەشتە پێیانەکە دۆڕاندن پەیوەندی بردنەوە یەکەم دانە نەفەرێک گەڵێ چی ئەڵێ هەر بۆ خۆم ببێ ئەو چاوی دەرەهات ئەمە چ جۆرە پەیوەندیەکە ئەمە نەفەرێکە بەس بیری لای مەسلحەتی خۆیەتی ئەمە کێ ئەمە کەسێکە لەسەر بنەمایەک پەیوەندی ئەگرێ کەوتە ویندوز واتە خۆی بیباتەوە بەرامبەرەکەی بیدۆڕێنێ خۆی بیباتەوە بەرامبەرەکەی بیدۆڕێنێ وەرەزان زۆر کەس ئەبینی کە بەم جۆرە تەعامولەکەن ئەبێت تۆ یەکسەر بزانی ئەمە فڵان کەس ئەم جۆر لە ژیانیا بەکارهێنێ ئەبێت زوو بزانی دەوروبەرەکەت چۆنە ئایا بردنەوە دۆڕاندن بەکارهێنێ ئەمە ئەبێت تۆ ڕێگایە بگریتە بەر چونکە ئەم نەفەرە سوورەیە تۆ بدۆڕێیت ئەم جۆرە مرۆڤە چەپێنەر و سەرکردگەرەیە کە باسمان جۆرێکی ترمان هەیە نەفەرێکی بە تۆ ئەڵێ ئەڵە کورە من زۆر سادەم کەس بە پاکی نەما ئەمە کێیە ئەمە داماوێکە لەگەڵ هەر کەسێکە پەیوەندی هەبێ پەیوەندێکی چۆنە دۆڕاندن بردنەوە ئەیکێکە لەگەڵ مناڵەکانی وا تەعامولەکە خۆی ئەدۆڕێ ئەوان پەیبەنن باشە دایکێک ئەڵێ من ئامادەم بدۆڕێم بۆ مناڵەکان هاوسەرێ ئەڵێ ئامادەم بۆ بەرامبەرەکەم بدۆڕێم بەڵام چەندێک ئەڵێ دوان سیان چوار پێنج بیست کورە دێ قەیچێکە ئایا ئەم قەیچێکە چەند ساڵ بە دراوسێکت ئەڵێ قەیچێکە چەند ساڵ بە مدیرەکەت ئەڵێ قەیچێکە چەند ساڵ بە کارمەندەی ئیزعاجەکەی پاڵژەڵی قەیچێکە چەند ساڵ هەنێک تەحەمولەکەی ئایا ئەم تەحەمولکردنە عەقڵانەیە ئەم قسەیە تەرکە من زۆر سادەم کەس بە پاشی نەماوە خەڵک بە پاشی ماوە تۆ مۆدێلێکت گرتووەتە بەر هەمیشە تۆ دۆڕاویت هەمیشە تۆ دۆڕاویت کەواتە ئەبێ هونەری پەیوەندی فێر ببی نەبی بەم جۆرەش ئەم جۆرەش خراپە لە هەردووکیان خراپتر نەفەرێگەڵێ لەگەڵ هەر کەسیش بم ئاخریەکە هەرمان وێرانی ئەمە کێیە ئەمە کەسێکە لەگەڵ هەر کەسێک پەیوەندی دروست ئەکا خۆشی ئەدۆڕێ بەرامبەرەکەشی ئەدۆڕێ کەس لەدەست ئەو قازانج ناکە و ئەمیش لەدەست کەس قازانج ناکە نە ڕۆحی نە ئیمانی نە ئەخلاقی نە کۆمەڵایەتی نە تەندروستی نە دارایی و پارە و بزنس هیچ شتێک هەر ئەچێتە هەر جۆرە معاملەیەکەوە ئەچێتە هەر جۆرە پەیوەندیەکەوە دوایی شەو بە نامرتاحی خەریلەکێ شەو خەوی ئەزڕێ ڕۆژانە نامرتاحە شەو ڕۆژ بیرەکەوێتەوە خەفەتەخوا هەموو ژیانی بە خەفەتە باتە سەر خەڵکیش حەزەکەن لی دوورکەونەوە بۆ چکە مۆدێلی ئەم نەفەرە لە ژیانیا دۆڕاندنە واتە ئێستا سێ جۆر مان خوێن ها تەماشاکن ئازیزم هەیە بە بردنەوە دۆڕاندن ئیشەکە ئایا تۆ لەو جۆرەی هەیە بە دۆڕاندن بردنەوە ئیشەکە هەیە بە دۆڕاندن ئیشەکە بەڵام ئەم سیانە هەرسێکی زەرەرە بۆ خۆت بۆ ئەم دنیات بۆ ئەو دنیات بۆ کۆمەلگاکەش کامیان باشە نەفەرێک هەیە ژیرانە بیرەکات وڵای بێت دیپلۆماسیانە ئینسان لەگەڵ مناڵەکەشی تەنانەت ئەمە چۆنە ئەمە پێڵێن بردنەوە ئازیز پەیوەندی بردنەوە بزانین پەیوەندی بردنەوە چۆنە پەیوەندی بردنەوە ئەوەیە من لەگەڵ تۆ تەعامولەکەم دوایی منیش مرتاحم تۆش مرتاحە بیت منیش قازانجم کردووە ناکرێ بیری لێکەرە هەر زۆر بە سادەی بنەمایەکی ئابووری لە ئەلفوبای ئابووریە بیری لێکەرەوە کابرایە خاوەنی زەوی وزار
نەفەرێکیش ئەتوانێت ئیشکە، نەفەرێکیش پارەی هەیە. ئایا ئەم سێ کەسە پارەی ئەم نەفەرە سەرپەرشتیکردن و ئیشی جەستەیی و هەوڵ و مانوبوونی ئەم نەفەرەی تر لەسەر ئەرزی فڵان کەس چی ئەکا؟ کەسێکیان داهاتەکەیان دەسەکرد، کەسێکیان قەزانجەکە ئەم ئیشی دەسەکەوێت، ئەو پارەکەی خاتە ئیش، ئەویش زەراعەتەکەی بە تۆڵی بەجێنایەوە. واتە ئەگەر ئەم سیانە ڕێککەوتن لەسەر فکرێکی باش کە زەراعەتێکی باش بکرێ، ئەها کورد دەڵێ بەربەنیوەی خانەی بڕێن، بەڵام بەمەرجێ هەمی هەبێت کەسێکیان قازانجانە، بەمەرجێ لە ئەوەڵەوە کەس بەنیازی خەڵەتانی کەسی تر نەبێت، یان کێشێ بە ئەو بێ من بخەڵەتێنێ، بەڵام من لێزان بم نێڵم کەس من خەڵەتێنێ، من ئەو ناخەڵەتێن، من ویژدانم هەیە ئەو ناخەڵەت، بەڵام نایڵم بشم خەڵەتێنێ ئەکرێت. ئێستا هەیە خەڵکی فێڵبازێوی خەڵەتێن ناخەڵەت، بەڵام خەڵکیش ناخەڵەتێن. ئێستا هەر لە کوردستان چەندین بازرگانمان هەیە، بەڕێزم چەندین بازرگانمان هەیە لە کوردستان، خاوەنی ئیشمان هەیە، یەک نەفەر ناتوانێت بیان خەڵەتێنێت، هەرگیزیش ئامادەنی خەڵک خەڵەتیان. هەر کەسێکیش لایەن شت بکڕێ معاملەیان لەگەڵکە، هەم قازانجی ئەوە هەم قازانجی هەمی تریش. ئەوە پەیوەندی بردنەوەی باز لە چیەکەین لە ماوەی ئەم دووسێ ڕۆژەی ئایندا ئازیزان، باز لەوەکەین چۆن بنەماکانی بردنەوە جێبەجێیەکی، چۆن قازانجکەی هەمبەرەکەشت قازانج، چۆن بتەوێ بگەی بەو شتێک کە ئەتەوێت و بەرامبەرەکەشت خەسارەت نەکە. گرنگ ئەمەیە، گرنگ ئەوەیە بگەین بەوەی کە بە سەرکەوتنی دادەنین، ئەگەر چی نەیارەکانمان نەگەن بەوەی کە بە شکست و دۆڕانی دانێن. ئێمە زۆر جار خەڵکی چەپێنەر و سەرکوردکار ئەزانین، هەریوا هەیە هەدەفەکەی خۆشی نێنێتە دیکێشەی نییە، بەس ئەیەوێت تۆ بکەویت، ئەوێت تۆ شکست بکۆیت، تۆ زەرەر بکەیت. نمونە سیاسیەک دەسەڵات دەگرێتە دەست لە عێراق، بەس ئەوێ هەرێم زەرەرت. ئەم جۆرە لە سیاسەت قڵێتێکی خراپە، بە زەرەری هەموو میلەتانی عێراقەوە، بەچۆ ئەتوانی وا ڕێکەوی قازانجی چێکە با هەرێم وا بزانێ خۆی بردوێتەوە، قازانجی حکوومەتی تۆش بێ، قازانجی خەڵکەکەش بێ. نەبوونی ئەم عەقڵیەتە بە زەرەری هەرێمومانە. یعنی یەک نەفەر لە کوردستانە معاملەیە بکە بەغەیری ئەم طەریقەیە، من و تۆ لە دوورە زەرەرمان، کۆمەلگایەکی فاشیل، کۆمەلگایەکی خراپ دروستەبێت. کەواتە بیر لەوە مەکەرەوە نەفەرێ خراپ بۆ لەگەڵتان، بیر لەوە مەکەرەوە کە بڕۆی زەرەری پێ بکەیت، بیر لەوە بکەرە لەمە دووە چۆن لە دەستی زەرەر نەکەی و بگرە قازانجی شتێک. فڵان کەس کەسێکە شەئەکە خۆی بە موهیمە زانێ، چی بکەم بۆ ئەوەی وا بزانێ زۆر موهیمە لە مرتاح بێت، منیش هەدەفەکەم بێت دەدی. کاتێ ئیشت بە بەرپرسیەکە ئینزایەکە بۆ بکە، ئەچی بۆ لای دنیایە فشە بۆ ئەکا و درۆ بۆ ئەکا چیەکی؟ بەڵێ قوربان، بەڵێ قوربان ڕاستەکەی، ڕاستە فەرمووی، بۆ ناڵی درۆکی بۆ چکە وەرەقەیەک بردو معاملەکەی کۆتۆ دەستی و خواخواتە ئینزایەکی بکە. بۆچی بۆ ئەم بەرپرسە وا تەعامولەکەی؟ ئەی بۆ لە ژیان تا لەگەڵ دەوروبەرەکەش وا تەعامول ناکەی. هیچێکە بەڵێ کوڕێک تۆ زۆر موهیمە، کێشێ بە هەروە بزانێ موهیمە. ئیشی ئێمە ئەوە نییە وای لێ بکەین وا بزانێ مهم نییە، ئیشی ئێمە ئەوەیە وەرەقەکە ئیمزا بکەین، ئیشی ئێمە ئەوەیە زەرەر نەکەین، ئیشی ئێمە ئەوەیە شتێک نەکەوێتەوە نەفەرێک ماڵی وێران ببێت. باوەڕکەن زۆربەی ئەو کێشانەی کە ئێمە لە کۆمەلگای کوردیا ڕۆژانە لە هەواڵەکانە نەفەرێکی کوشتووە، نەفەرێک تەعەدای لە نەفەرێکی کردووە، نازانم زۆربەی حەلی هەیە و زۆربەی چارەسەرەکەی زۆر ئاسان. جاری وایە مامۆستایەک کێشەی ناوەتەوە بۆ عایلەکەی، بۆ مدیر، بۆ دایرەکە حەلی هەیە، جاری وایە تەلەبەیە کێشەکەی ناوەتەوە حەلی هەیە.
من کە ئێستاکە ئەم قسانەکەم ئازیزم ڕاستیەکەی سوپاس بۆ خوا ئەزمونێکی زۆرم هەیە لە تەعاملکردن لەگەڵ ئەوەی کە ساڵانێکی زۆر مامۆستا بوو. اینجا مامۆستاش بوون لەکوێ؟ لە مەکتەبی سەرەتایی، لە ناوەندی، لە دواناوەندی، لە مەکتەبی خوێندنی خێرا، لە مەکتەبی شەو، لە هەموویانە دەرسم وتۆتەوە. هەر لە یەکی سەرەتایی هەتا پێنجی ئەعدادیم دەرسم وتۆتەوە. وەساڵانێکی زۆر لەگەڵ ئەنواعی مامۆستا یعنی ئێستاکە لە بیرمە کە مدیرێ چۆن ڕەفتاری کردبووە، دەبێ چۆن ڕەفتاری کردبووە. بە درێژایی هەموو ساڵانەی لە مەکتەبی شەو و خوێندنی خێرا بوو. ئەستی ترین گرفتم لەگەڵ هیچ تەلەبەیە نەبوو. بۆ لەگەڵ گەنجێکی بۆراهێق تەعاملەکەم حەزەکە خۆی بە مهم بشام. من ئەمێ ئەو پەروەردەکەم، من ئیشم بەوە نییە پێی بسەلمێنم تۆ مهم نیت، وەنیە؟ هیچم بەوە نییە. هیچ کێشەیەکم نییە. بۆ نمونە تۆ ئەزانی ئەمە گەنجە ناتوانێت کۆنتڕۆڵی خۆی کات، با تۆ ڕێی قسەکە. ئەمە جۆرێکە لەوەی کە ئەدەبێکی جوانی. ئیشی من ئەوە نییە لەویا فێری ئەدەبیکەم. ئیشی من لەویا ئەوەی دەرەجەکەی بۆ چەندە. لە دەرسەکەی ترا کە هاتمەوە بە گێڕانەوەی چیرۆکێک، نمونەیەک، ئامۆژگاریەک ئەدەبیەکە. بەڵام ئێمە هەریوا هەبوو مامۆستایەک شەڕی ئەنایە و پۆلیسە هات. تصورکە لەناکایەکە پۆلیس هاتۆتە مەکتەب، ئەرێ چییە مەوزۆع؟ بەڵام مامۆستایەک لەگەڵ من ئەزانم خەتەر تەلەبەکەشی تایە. بەڵام ئیشی مامۆستاکە هیچ نەبیگێنێتەوە. ئێمە زۆر ئەڵێ ئەیگەنێتە مریشکە ڕەشە، ئێمە زۆر لە ژیانی خۆمان ئەنگێنینەوە. باوەڕکەن هیچ پێویست ناکات، هیچ پێویست ناکات. زۆربەی حەلی زۆر ئاسان، زۆربەی پێویستی بە تۆزی ئارامگریە، پێویستی بە تۆ قسەی جوانە، پێویستی بە زمانی جەستەیە، پێویستی بە گوێگرتن لە بەرامبەر، پێویستی بەوەیە بزانی چۆن هەستی بەرامبەرت ئەخوێنیتەوە، چۆن پەیامەکەی خۆت ئەگەیەنیت. باشە منێکە مامۆستام و ئەمەوێ ئینسانێ پەروەردەکەم، ئینسانێک دروستکەم، ئینسانێکی سەرکەوتوو بێ، ئینسانێکی چاک بێ بۆ کۆمەڵگاکەی، چۆن لەسەر ئەگەر جنێوێکیشم پێدا ئەوێ بەشەڵمە. حەلی زۆر زۆر ئاسان وای لێ یەکەم ڕۆژێ خۆی بێتەوە داوای